سڵاوتان لێبێ ئازیزانم ئێوارەتان باش هیوادارم تەندروست باش بن ئەمڕۆژ هاتین وڵاتان بە تەوەرێکی تازە و پرۆگرامێکی تازە ئەمڕۆ باسی بابەتێکی گرنگتان بۆکەین ئەویش تەندروستی شەویلگەیە باستان بۆکەین کە چۆن شەویلگەمان بپارێزین وە کۆمەڵێک هەواڵمان بۆ ئامادە کردوون کە بە ورد و درشتی ئەمڕۆ لەسەریان ئەدوێین لەگەڵ ڕاسانە. سڵاو لێبێ ڕاسان چۆنیت؟ سڵاو لێبێ لیندا تۆ باشیش بژی دەمێک شەنەم بینی ئەوەیە سوتپەی یەکتریمان کرد و ئەم چۆن ڕۆژە شەر بە یەکتری تەندروستی باشە؟ زۆر باش یەخوا باشوی سڵاتان لەبێ خۆشەویستانم هیوادارم ئێوەش هەموو لایەکتان زۆر دڵخۆش و تەندروست باش بن. ئەم ئێوارەیەش لەگەڵ هاوکارم لیندا گەڕاینەوە خزمەتان بۆی کە کۆمەڵێ بەرگە و بابەت و زانیاری بینینە خزمەتی ماڵەکانتان و هیوادارین ئەم ئێوارەیەش ببینەوە بە میوانێکی ڕۆحسێکی ماڵەکانتان و توانین خزمەتێکتان پێ بکەینین. هەروەک لیندا ئاماژەی پێەیە لە ئەمڕۆیە باز لە تەندروستی و گەشە و تایبەت و تێکچوونەکانی شەویلگاکەین. باز لەواکەین کە زۆر کێشە هەیە لە شەویلگەمانە ڕوئەیە کە لە کاتی ناخواردنابێ هەستی پێیەکەین یاخود خوا نەخواسە لە کاتێکی زەبرێکی دەرەکیە بێ یاخود لە کاتی ڕووداوێکی هاتوچۆیە بێ لەوانەیە هەستی پێ بکەین. ئەمڕۆ پزیشکی پسپۆرتمان لەگەڵایە و تایبەت بەو بابەتەیەکە بە یەکەی خاڵەکان لەسەری ئەدوێن. بێگومان دەست خۆش ڕاستانجا شەویلگەیەکێکە لەو ئێسکانەی کە زۆر بەکارێت هەم لە کاتی ناخواردنە هەم لە کاتی قسەکردنە بۆیە پێویستەکە ئێمەش بیپارێزین چونکە ئەرکی زۆرە بێگومان ئەوەش بە هەنێ ڕێکارەکرێت کە ئەمڕۆ زۆر بەوردی لەسەری ئەدوێن هەتا لە هەواڵەکانی شاپێتان دەڵێن شتێک باشە بۆ ئەوەی شەویلگەمان پتەوتر و بەهێزتر بێ و باشتر ئیشمان بۆ بکات جیالەوە پزیشکی پسپۆڕش لێرە لەگەڵمانە و پرسیاری زۆر وەرتری لەکەین و زیاتر لە بابەتەکە تێگەین. دەست خۆش بێلیندا با بچینە ناو یەکەبێکی هەواڵە گرنگەکانمانەوە. هەواڵەکانمان باز لەواکەین کە چۆن گەنجێک لە کاتی گەشەیە بتوانرێ یارمەتی شەویلگەکانی بات و بتوانێت گەشەی شەویلگەکانی باشترکە. لە تازەترین توێژنەوەکانە ئەوەی سەلماندووە کە 2 ڤیتامینی تایبەت هەیە ئەگەر گەنجان لە کاتی ئەوەی کە کاتی گەشەیانە و بتوانن ئەم 2 ڤیتامینەیان سابت بکەن و بە ڕێژەیەکی باڵانسێکی مامناوەندی خۆیان بێ یارمەتیانەیە بۆ ئەوەی کە گەشەی شەویلگەیان بەباشی بکات و تووشی کەمی گەشەی شەویلگە نەبن. جاپا بێکەوە زانیاری زات و وەرگین و بزانین ئەم 2 ڤیتامینە کامانن بفەرمونون. توێژنەوەی نوێی زانکۆی ئۆکسفۆرد هۆشداری دەدات لەوەی کە کەمی ڤیتامین دی و کالیسۆم لە تەمەنی گەشەدا تەنها کار لە درێژی باڵا ناکات بەڵکو یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی گەشەی ناتەواوی و شێواوی لە ئێسکی شەویلگەدا. توێژینەوەکە ئاماژە بەوە دەکات کە شەویلگەی مرۆڤ پێویستی بە ژینگەیەکی بایۆلۆژی دەوڵەمەند هەیە بۆ ئەوەی بە شێوەیەکی ڕێک گەشە بکات و جێگەی هەموو ددانەکانی تیا ببێتەوە. ئەم توێژینەوەیە کە بۆ ماوەی 8 ساڵ لەسەر گروپێکی گەورە لە منداڵان و مێرمنداڵان ئەنجام درراوە دەریخستووە ئەو کەسانەی لە منداڵیدا ئاستی ڤیتامین دییان نزم بووە بە ڕێژەی لە 45 زیاتر تووشی کێشەی تەسکبوونی شەویلگەی سەرەوە و کەمی بۆشایی ددانەکان بوونەتەوە. پزیشکان ڕوونی دەکەنەوە کە ئێسکی شەویلگە کاتێک نەرم دەبێت بەهۆی کەمی مادەکان زایەکان ناتوانێت بەرگەی فشاری ماسوولکەکانی دەموچاو بگرێت و بەرەو ناوەوە دادەچێت. ئەمەش دەبێتەوە هۆی ئەوەی ددانەکان بە خوار و خێچی دەربچن. دکتۆر ئەلەکساندەر بێرنت پسپۆری گەشەی ئێسکە و دەڵێت شەویلگە وەک بناغی دەموچاو وایە ئەگەر بڕی پێویست لە مادە بنەڕەتەکانی وەکو کالیسۆمی نەبێت بناغەکەی لاوازە بێت و ئێمە دەبینین ئەو نەخۆشانەی کێشەی ناتەواوی شەویلگەیان هەیە زۆربیان مێژوویەکی کەمی خۆراکیان هەبووە. هەروەها توێژینەوەکە جەخت لەوە شەکاتەوە کە بەکارهێنانی تەلی ددان بە تەنها بەز نییە ئەگەر ژێرخانی ئێسکەکە بەهێز نەبێت چونکە ئەگەری گەڕانەوەی شێوەکی بۆ دۆخی خراپی دوای چارەسەرەکە دەمێنێتەوە. پزیشکان داوا لە دایکان و باوکان دەکەن کە لە تەمەنی 2 بۆ 12 ساڵیدا دڵنیابن لەوەی منداڵەکانیان بڕی پێویست لە شیرەمەنی و سەوزەوات و تیشکی خۆر وەردەگرن. پاراستنی ڕێکی شەویلگە تەنها لایەنی جوانی نییە بەڵکو پەیوەندی ڕاستە و خۆی بە کوالەتی هەناسەدان و جوینەوە هەیە کە هەموو ئەمانە کاریگەریان لەسەر تەندروستی گشتی جەستا دەبێت لە داهاتوودا.
کەواتە دایکان و باوکان زۆر ئاگادار بن لەوەی کە مناڵەکانتان بە تایبەت لە تەمەنی 2 بۆ 12 ساڵی بڕی پێویستی شیرەمەنیەکان، سەوزەوات و تیشکی خۆر وەربگرن بۆ ئەوەی کە تەندروستی گشتی ئێسکەکانیان و بە تایبەت شەویلگەی ڕۆیان باش بێت و گونجاو بێت و پتە بێت. بێگومان ئەو دوو ڤیتامینەکە کالسیۆم و ڤیتامین دین زۆر گرنگن بۆ ئەوەی کە ئێسکێکی پتەومان هەبێ بە تایبەت بۆ ئێسکی شەویلگەیەکە یەکێکە لە ئێسکە زۆر ماندووەکان. ئەگەر لیندا ئەگەر ئێسکێکی پتەویان نەبێت و ئەم خۆراکانی کە تۆ ئاماژۆ پێیا بڕێکی خۆراکی باش لە خۆراکی ڕۆژانەی مناڵەکانیانە نەبێت و لە کاتی گەشەیە بە ئەوەیە بڕۆن کە تووشی تەمی یەکێک لەم ڤیتامینانە بوو بێتن دواتر کێشەی جێگەی ددانەکانیان بۆ دروستەوێ لەوەی کە ڕیزبەندی ددانەکانیان گۆڕانکاری بەسەرایەت و تووشی خواری ددانەکانیانە بن و دواتر ناتوانن بە هۆکاری تەلی ددان ڕاستکردنەوەی ددانیشی بۆ ئەنجام بن چونکە بەکارهێنانی تەلی ددان بەس نییە بۆ ئەوەی کە تۆ ددانەکان ڕێک بێ پێویست بەوەیە کە شەویلگەیەکی بەهێزە هەبێت و شەویلگەیەکی پتەوە هەبێ بۆەوەی پارێزگاری لەم ددانانت بکە تۆ ئەگەر بۆ نمونە هەرچەنێ ڕێککاری لەم دانانە تا بکەی بەڵام شەویلگەیەکی پتەوە نەبێ واتە هیچ سابەتیەک و هیچ جێگیریەک لە دانەکانتان نییە دواتە دانەکانت جێگەی خۆیان نەگرێتەوە و ئەچێتەوە ئەو شوێنەی کە دانەکانت بە ئاسایی پێخۆشە خۆ ئەگە شەویلگەیەکی با بڵین ئیسفنجیت هەبێ ئەو کاتە بەدڵی خۆیان دانەکان تیانە ئەجوڵێ بۆی زۆر گرنگە لێرەیە کە گرنگی بە خۆراکی تایبەت بە مناڵەکان بدرێ لە کاتی گەشایانە بۆەوەی کە تووشی پوکانەوە و تووشی نەرمی ئێسکەکانیان نەبن. بێگومان دەستخۆش ڕاستان اینجا باسی بەهێزی شەویلگەت کرد منەمێ باسی هەواڵی دووەممان بکەم کە زۆر بەلامەوە سەرنجڕاکێشە ئەویش ئەوەیە کە خواردنی ڕق ئەکرێ یارمەتی دەربێ بۆ شەویلگەکانمان لەوانەیە بەلاتانەوە سیر بێ بەڵام لە ڕاستیە خواردنی ڕق وەکو سێو بە توێکڵەوە یاخود چارەزات ئەکرێ یارمەتی دەرێک یاخود وەرزشێکی سروشتی بێ بۆ شەویلگەمان بێگومان ببێتە جێگرەوەی خواردنە زۆر نەرمەکان وەکو پاسفودەکان یاخود ئەو خواردنە شلەمەنیەکان و ئەو خواردانەش لەگەڵ یا بخۆی چونکە ئەو جوینە وەکو وەرزشێک وایە وەکو وەرزشێکی سروشتی وایە بۆ شەویلگەمان کە یارمەتی ئەوە داد کە شەویلگەمان زیاتر پتەوە بێ جا بۆی زانەری زیاتر وەربگرین سەبارەت بەم بابەتە بابەیەکەوە بچین بۆ لای ئەم هەواڵە فەرموون. توێژینەوەیەکی نوێی پەیمانگای نیشتیمانی بۆ توێژینەوەی ددان دەری خستووە کە گۆڕینی شێوازی خواردن لە نەرمەوە بۆ خواردنی ڕق و ڕیشاڵی یەکێکە لە باشترین ڕێگاکان بۆ بەهێزکردنی پێکهاتەی شەویلگە و ڕێگریکردن لە بچووکبوونەوەی ئێسکی دەم و چاو. توێژینەوەکە دەڵێت مرۆڤی سەردەم بەهۆی پشتبەستن بە خواردنی ئامادەکرا و نەرم ماسوولکەکانی شەویلگەی لاواز بووە ئەمەش زیانی بەگەشەی ئێسکەکان گەیاندووە. ئەم توێژینەوەیە کە بەراوردی نێوان دوو گروپی کردووە دەری خستووە ئەو کەسانی ڕۆژانە میوەی ڕق وەکو سێو بە توێکڵەوە و چەرەساتەکان نەخۆن چڕی ئێسکی شەویلگەیان بە ڕێژەی لە سایە 30 زیاترە لەوانەی کە تەنها خواردنی کوڵاو و نەرم دەخۆن و پرۆسەی جوینی توند دەبێتە هۆی دروستبوونی فشارێکی ئەرێنی لەسەر خانەکانی ئێسک کە هانیان دەدات بۆ نوێبوونەوە و بەهێزبوونی و ئەمەش هاوشێوەی وەرزشی قورسە بۆ ماسوولکەکانی جەستە. دکتۆر مارک پاتێل پسپۆڕی شەویلگە و دەم و چاو ئاماژە بەوە دەکات کە جوینی بەهێز وەک وەرزشێکی سروشتی وایە بۆ شەویلگە نەک تەنها ئێسکەکە بەهێز دەکات بەڵکو یارمەتی ڕێخستنی جومگەی شەویلگە دەدات و ڕێگری دەکات لە داخورانی پێشوەختە. ئێمە هانی خەڵک دەدەین کە فێر بن بە هەردوو لای دەم خواردن بجون و پشت بە خواردنی ڕاستەقینە ببەستن نەک شلەمەنی و خواردنی خێرا. جاجگە لەوەش توێژینەوەکە ئاماژە بەوە دەکات کە جوینی خواردنی ڕیشاڵی یارمەتی پاکردنەوەی سروشتی ددانەکان دەدات و دەردانی لیکی ناودەم زیاتر دەکات کە ئەمەش هاوسەنگی ترشێتی ناودەم ڕادەگیرێت و پزیشکان داوا دەکەن کە لە جیاتی شەربەتی میوەکە خۆی بخورێتەوە و چەرەساتی خاو بکرێتە بەشێک لە ژەمی ڕۆژانە بۆ ئەوەی شەویلگە چالاکی بمێنێتەوە و ئەم گۆڕانکاریە سادەیە لە شێوازی ژیاندا دەکرێت لە داهاتوودا پێویستی مرۆڤ بە نەشتەرگەریە ئاڵۆزەکانی شەویلگە زۆر کەم بکاتەوە. ئازیزانم باسێکی خاڵێکی زۆر گرنگی کردو ئەوەی بۆ ڕوونکردینەوە کە چەندێک گرنگە بتوانین بەکارهێنانی شەویلگەمان بەکاربێنین لە کاتی ناخواردنە نەک بەس بەلایەک نان بخۆین و لاکەی ترمان بەکارنێنین
ئێمە یەکێک لە کێشەکان کە کاتێک نەخۆشێک سەردانی پزیشکێکی پسپۆری تایبەت بەدانەکات ئەو پرسیاری لێکا پێڵە بە هەردوو لانە نەخۆی یاخود بە یەک لانە نەخۆی ئەگەر بە یەک لانان بخوا ڕاستەوخۆ خیاڵی بۆ ئاڕوا کە کێشەیەک لە کێشەکانی جومگەی شەویلگە و شەویلگەی بۆ دروست بێت بۆیە لێرە لەم توێژینەوەیە گرنگی ئەوەی دەرخستووە کە خواردنە ڕقەکان یارمەتیدەرە بۆ گەشەی شەویلگە و بۆ پاراستن و مانەوەی شەویلگەت و شێوازی دەموچاویشت لەو کاتە من ئەمە بە شتێ ڕوونەکەمەوە بۆ منە لیندا کاتێ بۆ نمونە کەسێک بۆ ماوەیەکی دوورودێش سارەیەک لە ماڵەوە دانێت و هەر هەڵی ناکە ئەخر لەوانەیە ئەترسێت دوای وەڵێ پاترەکەی ئەمرێ ئێتۆ ئەگەر هەر ئەم سارەیە هەر بەکارینێنی هەر بەکارینێنی هەر بەکارینێنی و دواتر پاترەکەی ئەمرێ ئەمەش بەنزیکراوێک و ئەوە چەکە تۆ ئەگەر ئەم شەویلگەیت هەر بە خواردنی نەرم و خواردنی ئامادەکرا و شۆربا و ئەو شتانە فێر بکەی دواتر هیچ هێزێکی بۆ دروست نابێ وەکو بەهێزکردنی ماسوولکە وایە کاتێک چۆن کەسێکە چێتە خۆڵەکانی لە ژوانی و یاری لە ژوانیە کات بۆ بەهێزکردنی ماسوولکەکانی ڕاستە بێگومان اینجا ڕاستان ئێمە ناوزەندی ئەو بابەتە ئەکەین بە فشاری ئەرێنی کە فشارێکە ئەکرێتە سەر شەویلگەکە بەنمونە بە سێ و بە توێکڵەوە یاخود بە چەرەس بۆ ئەوەی کە شەویلگەکە بەردەوام بێ لە چالاکی خۆی بێگومان هەر بەشێکی جەستە ئەگەر بێت و بەکار نەهێنرێت وردەوردە بە پێیکات ئەپوکێتەوە هەتا ماسوولکەکانی قاش ماسوولکەکانی دەست ئەگەر بێت و بەکار نێنرێت وردەوردە هێزی خۆیان لە دەستە دەن و بە تەواوەتی بەرەو لە ناوچوونە ڕۆن بۆیە پێویستەکە ئێمە بەردەوام ئیش بکەین بە هەموو جەستەمان بۆ ئەوەی کە هەموو جەستەمەوە شەویلگەکانمان لە پوکانەوە بپارێزین زۆر ڕاستە لیندا چینە لای یەکێکتر لە هەواڵە زۆر گرنگەکانمان پێشەوەی بچینە لای هەواڵەکە با من پرسیارێکی لێ بکەم تا ئێستا چواردەورت بۆ نمونە دایک و باوکت ڕەفیقەکانت قەت ئەو قسەیان پێوتی بڵێن لە کاتی خەوە هەسمان بە تەقەتەق کردووە کە تەقەتەقی لێ هاتبێ لە کاتی خەوتنادانە لە یەکتری گیر کردبێ نا هیچ کاتێک دانم لێک گیر نەکرد ئەو خاڵێکی زۆر باشە باسێک لەواکەین کە دانەگیرە چه زیانێکی هەیە زۆر جار بیسومانە کە لەوانەیە چواردەورمان کەسەکانی ماڵەوەمان بۆ نمونە دایک و باوکمان پێیان وتبێتین لە کاتی خەوا دانێ لە یەکتری گیر کردو و تەقەتەقێکە لە کاتی تووڕەیەدان لە یەک وەڵینەوە لە ئاسایی نیە چونکە ئێستا لە توێژینەوەگای باز لە چیەکەین لە کاتی خەوە لە کاتی سترێسا ئەمانە هەمووی خۆکارن بۆ ئەوەی کە تۆ زۆر جار ئاگاو لە خۆ نییە نازانیت ئاگاو لەوە نییە کۆنتترۆلی خۆ بەسەر خۆتان ناشکێ ئەم دانە و لە یەکتی تۆنەکەی تۆ دانێکە جێڕەکەیت و زۆ تۆڕاوی بەڵام ئەم تۆڕەیە و ئەم دانگیرکردنەوەی و ئەو با بە هۆکاری زۆ خراپتر کە خوا نەخواسە تووشی سەر ئێشە و خوا نەخواسە کێشەی بیستنیشە بۆ دروستەکە جا زانایان هۆشداریان داوە سەبارەت بەوەی کە ئەم دانەگیڕەیە زۆر زیادی کردووە با بەیەکەوە زانایی زیاتر لەم هەواڵە وەرگین فەرمونون راپۆرتێکی پزیشکی نوێی مایۆکلینیک هۆشداری دەدات لە زیادبوونی دیاردەی گێڕکردنەوەی ددانەکان لە کاتی خەودا یان بەهۆی دڵەڕاوچێەوە کە وەکو دوژمنێکی بێدەنگی شەویلگە وەسەف دەکرێت ئەم خووە کە زۆر جار بەهۆی سرێسی دەرونیەوە دروست دەبێتە هۆی تێکشکانی جونگەکانی شەویلگە و دروستبوونی ئازارێکی درێژخایەن کە دەگاتە سەر ئێشەیەکی تونند و کێشەی بیستنیش بەپێی ئامارە نوێیەکان زیاتر لە 25 دانیشتوان بەدەست ئەم کێشەیەوە دەناڵێنن بەڵام زۆربیان درکی پێناکەن تا ئەو کاتەی نیشانەکان قورس دەبن فشاری بەردەوامی کێشانی دانەکان دەبێتە هۆی تەنکبوونەوەی مینای ددان و فشارێکی نائاسایی دەخاتە سەر دیسکی نێوان جونگەکانی شەویلگە ئەم فشارە دەبێتە هۆی هەوکردنی بەردەوام و لە ئەنجامدا ڕقبوونی شەویلگە بە شێوەیە کە نەخۆش ناتوانێت دەمی بە تەواوەتی بکاتەوە جا دکتۆرە سۆفیا ڕێی پسپۆری نەشتەرگەری شەویلگەیە و دەڵێت ئەو فشارەی لە کاتی گێڕکردنەوەی ددانەکان دەخرێتە سەر شەویلگە دەکرێت بگاتە 40 کیلۆگرام لە هەر سانتیمەتێک چوارگۆشەیە و ئەمە وەک ئەو وایە بەردەوام چەکوشێک بدەیت لە جونگەیەکی هەستیار و ئەگەر چارەسەر نەکرێت دەبێتە هۆی داخورانی ئێسکی شەویلگە و پێویستی بە گۆڕانی جونگەکە دەبێت بە نەشتەرگەری و ئەو ئاماژە بەوەش دەکات کە نیشانەکانی وەکو ئازاری گوێ و دەنگی تەقە لە کاتی خواردندا نیشانەی سەرەتاین و نابێت پشتگوێ بخرێت بۆ ڕۆبەڕووبوونەوەی ئەم مەترسیە پزیشکان جەخت لەسەر چارەسەری دەرونی و وەرزشی و خاوکردنەوەی ماسوولکەکان دەکەنەوە توێژینەوەکە دەری خستووە کە کەمکردنەوەی کافاین و دوورکەوتنەوە لە بنێژجوینی زۆر یارمەتی دەرێکی باشە بۆ کەمکردنەوەی گرژبوونی ماسوولکەکانی شەویلگە و پاراستنی ئەو جونگە هەستیارە لە پەککەوتنی هەمیشەیی
کەواتە ئازیزانم دوورکەوتنەوە لە کافاین و لە بنێشجوینی زۆر لاوەتا لە ڕادە بەدەر ئەکرێ وەکو چارەسەرێکی گونجاو بێ بۆ حاڵەتەکە کە دانەگیرەیە وەک لە هەواڵەکەش باسمان کرد کە وەکو ئەوە وایە تۆ کیلۆگرامێکی زۆر کە ئەویش 4 کیلۆگرامە بخەیتە سەرم جومگەیە کە ئەمەش ڕێژەیەکی زۆرە بێگومان ئەو دانەگیرەیە ئەزیەتێکی زۆر بە جونگەکە ئەگەێنێت وەجیالەوەی جونگەکە خۆی ئەرکی زۆرە تۆش بۆ دانەگیرەیە ئەوەنە ئەەکەی لەسەری بەڕاستیەوە شتێکی خراپە هیوادارم ئەو خوا تەرک بکرێت لە کاتی خەوە ڕاستە بەدەست خۆمانیە بەڵام لە کاتی تووڕەیە ئەکرێ بڵێن کە تا ڕادەیەک بەدەست خۆمانە لە ڕێگەی خۆ هێورکردنەوە لە ڕێگەیەوەی کە وردەورە دەرونی خۆمان چاک بکەین ئەتوانین حاڵەتەکەش چاک بکەین بەدڵنیاوە بەورە لیندا بەدڵنیاوە کە وەکو تۆ ئاماژە و پێ لە کاتی خەوە زۆر جار بەدەست خۆمان نییە بەڵام ئەکرێت چارەسەرێکی ئاسانی هەبێت بەوەی کە تەنها چارەسەرێک و وەرگرتنی چارەسەرێک لای فیزیشکێکی دەرونی ئەتوانێت حاڵەتەکە زۆر بۆ ئاسانتر بکە بەوەی ئەگەر تۆ سترێسی و ڕاڕا و دڵەڕاوکێ و قەلەقیت لە ژیانی ڕۆژانە تا زۆرە بە چارەسەرکردن و سەردانی فیزیشکێکی پسپۆری دەرونی ئەتوانێت ئەم کێشەوە بۆ حەلکات و دواتر بە ئاسرە بە ئارامی و بە ئیساحەتیش ئەخەوی و هیچ کێشەیەکە بۆ دروست نابێت بەڵام ئەگەر خوا نەخواسە ئەم دانەگیرەیە و هەیە لە کاتی ناخواردنە هەست بە کرتەکرت و تەقەتەقەکەیت یاخود ئازارێکی زۆری شەویلگە و سەرئێشەیەکی زۆر و لە دەوری ماسوولکەکانی ئەم لای سەروو گوێتەوە بۆ دروستە بێت و کێشەی بیستن و زیکە بۆ دروستەوێ ڕاستەوخۆ سەردانی فیزیشکێکی پسپۆری تایبەت بە شەویلگە و ڕوو بکە بۆچی چونکە تۆ لەم کاتەیە کێشەی داخورانی شەویلگە بۆ دروست بووە ئەم داخورانی شەویلگەیە و ئەم تێکچوونی ئاراسەی جوڵەی شەویلگەیە وا لەوە کات کە تۆ ئەم کرتەکرت و تەقەتەقە بۆ دروست بێ و لە هەمان کاتە بێژگە لە کێشەی شەویلگەکە تووشی داخورانی ئاراسەی دانەکان دەبی ئەو کاتە لیندا درێژی دانەکانی کورتە بێتەوە واتە دانەکانە لە سەری ددانەکانە لە جیاتی ئەوەی کە ئاوا نیمچە بازنەیی بێ بە شێوازێکی ڕاکە بێت و دانەکە و ڕێکە بێتەوە و لەم کاتەیە خۆی بۆ خۆی جوانی دانەکانە لە دەسەیت و بڕێک لە مینای دانەکانە لە دەسەی و لە هەمان کاتیشا کێشەی شەویلگەشە بۆ دروستە بێ بۆیە هیوادارین هەر کەسێوا بێ ڕاستەوخۆ سەردانی فیزیشکێ بکات بۆی چارەسەری بۆ بکات و چارەسەرەکانیشی زۆر ئاسانن ڕاستە بێگومان دەست خۆش ڕاستان ئەجا ڕاستانەمەوێ باسی بابەتێکی ترکەم ئەویش ئەوەیە کە لە هەواڵی داهاتوە باسیەکەی باس لەوەکەین کە شەویلگەی ئێمە یەکێکە لە ئێسکە زۆر زیندوەکانی جەستەمان کە بەردەوام پێویستی بە خۆراکە بەردەوام پێویستی بە خۆراکی جۆرە بێگومان تەنها کالسیۆم بەس نییە بۆ ئەمێسکە بەڵکو ڤیتامین K2 هەیە کە یارمەتی دەرێکی زۆر باشە بۆ ئەوی خۆراکە مادەکان بگوازێتەوە واتە وەکو گوێزەرەوەیەک ئیشەکە ئەو ڤیتامین K2 جا بۆی زانیاری زیاتر وەربگرین سەبارەت بە گرنگی ئەم ڤیتامینە بۆ شەویلگەکانمان بە تایبەتی بابێکەوە بچین بۆ لای ئەم هەواڵە فەرمون. توێژینەوەیەکی هاوبەشی نێوان زانکۆکانی کەنەدا و ژاپۆن دەری خستووە کە چڕی ئێسکی شەویلگە تەنها پەیوەندی بە کالسیۆمەوە نییە بەڵکو ڤیتامین K2 ڕۆڵێکی یەکلایکەرەوە دەبینێت لە گواستنەوەی کانزاکان بۆ ناو شانەی ئێسک و ڕێگریکردن لە پوکانەوەی شەویلگە. ئەم توێژینەوەیە باس لەوە دەکات کە شەویلگەی مرۆڤ یەکێکە لە زیندوترین ئێسکەکانی جەستە و بەردەوام پێویستی بە خۆراکی تایبەت هەیە بۆ ئەوەی بەرگەی فشاری ڕۆژانە بگرێت. جا ئەنجامەکان دەریان خستووە کە ئەو کەسانی ئاستی ڤیتامین K2یان لە خوێندا بەرزە ئێسکی شەویلگەیان بەهێسترە و ئەگەری لە دەستدانی دانەکانیان لە تەمەنی پیریدا بە ڕێژەی لە سا 6 کەمتر دەبێتەوە و ئەم ڤیتامینە وەک گێنەرێک کار دەکات کە کالیسۆم لە خوێنەوە دەگوازێتەوە بۆ ناو ئێسکەکان و ئەمەش نەک تەنها شەویلگە بەهێز دەکات بەڵکو ڕێگری لە ڕقبوونی خوێنبەرەکانیش دەکات. توێژینەوەکان ئاماژە بەوە دەکات کە نەبوونی ئەم ڤیتامینە دەبێتە هۆی پوکانەوەی ئێسکی شەویلگە کە هۆکاری سەرەکیە بۆ کێشەکانی پوک و شلبوونەوەی ددانەکان. پزیشکانی ئێسک ڕوونی دەکەنەوە کە بەهێزی شەویلگە پێویستی بە جۆرێک لە وەرزشی بەرگری هەیە. دکتۆر جۆناسان لۆ دەڵێت ئێسک ئەگەر بەکار نەهێنرێت دەپوکێتەوە. ئەو کەسانەی بەهۆی لە دەستدانی ددانێکەوە لایەکی شەویلگەیان بەکار ناهێنن لەو ناوچەیەدا ئێسکەکە تەنێک دەبێتەوە ئێمە هانی خەڵک دەدەین کە گرنگی بە خواردنی وەک پەنیر، هێلکە و سەوزەواتی تۆخ بدەن و هەروەها وەرزشی سادەی و شەویلگە ئەنجام بدەن بۆ پاراستنی چڕی ئێسکەکە. جگە لە خۆراک توێژینەوەکە ئاماژە بەوە دەکات کە وەرزشی ڕێککردنی کۆڵکەی پشت و مل کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر جێگیربوونی شەویلگە چونکە ناتەواوی لە بڕبڕی ملدا فشار دەخاتە سەر دەمارەکانی شەویلگە و گەشتنی خوێن بۆ ئێسکەکە کەم دەکاتەوە و پاراستنی بەهێزی شەویلگە پێویستی بە سیستمێکی گشتگیرتر هەیە کە خۆراک و جوڵە لە خۆ بگرێت بۆ ئەوی مرۆڤ تا تەمەنێکی درەنگ توانای جوین و قسەکردنی بە باشی بمێنێتەوە.
ئازیزانم ئەمێ باز لە خاڵێکی زۆر گرنگ بکەم کە لە توێژنەوەکە ئاماژەی بە تەنەکبوونەوەی شەویلگە و پوکانەوەی شەویلگەیە. ئەمێ باسێک لە مەترسی تەنەکبوونەوە و پوکانەوەی شەویلگەتان بۆ بکەم لە تەمەنی پیریدا. زۆربەی جار ئەو کەسانی کە تووشی داخوران و تەنەکبوونەوەی شەویلگا بن تووشی لەقینی ددانەکانیان هەبن کە دواتر تووشی ئاڕاستی ئەم شەویلگەیان دابەزی بۆ ئەوەی کە بڕێکی باش لە ڕێگی ددانەکانیان دەرکەوت هۆکارە بۆەوەی کە دانەکانیان بلەقێت و دواتر هیچ چارەسەرێکی زۆر یعنی با بڵێن کاریگەر بۆ ئەم حاڵەتە نامێنێتەوە پێویستە بەوەیە ددانەکە بکێشیت. ئەتوانی چەند چارەسەرێک هەیە لەگەڵ یا بڕۆی بەڵام ئەگەری باشترکردنی حاڵەتەکان لە سا 50/50 بۆیە لە ئەخیرە ئەگاتە ئەوەی کە تۆ بتانی دانەکە بکێشیت و چارەسەری دواتر بۆ چاندنەوەی دان و تاقمیدان و ئەوانەشی زۆر گرانترە چونکە تۆ ئێسکەکە و لەو کاتەیە پوکاوەتەوە و هۆکارە بۆ ئەوەی کە تۆ ئەم ئێسکە و لەدەستیاوە بۆ زۆر گرنگی تەنها بە دانەکانتان مێن گرنگی بە ئێسکی شەویلگەی دانەکانیشتان بن چونکە ئەوەی کە دانەکانی ئێوەی ڕاگرتووە ئەم ئێسکی شەویلگەتە بۆ ئەگەر ئەم ئێسکی شەویلگەیە و هەر تێکچوونێکی تیا ڕووبات دانەکانیشە کاریگەریەکات سەر دانەکانە بۆیە بە هەمان شێوەی دانەکانە گرنگی بەلایانی خۆراک بە بۆ تایبەت بە شەویلگەکە و بێگومان دەست خۆش ڕاستان ئەنجایەک خاڵی ترەمێ ئاماژەی پێ بدەم ئەویش ئەوەیە کاتێکە کەسێک ددانێکی یەکەوێت یەکێک لە ددانەکانی یەکەوێت بەرمە لەو لای کە شەویلگەکە ئەو لای بەکار ناهێنێت کە ئەمەش ئەبێتە هۆی پوکانەوەی ئێسکەکە ئەبێ هەردوولا بەکار بهێنیت بۆ ئەوەی کە ئەم ئێسکە بەردەوام لە جوڵە بێ و هەردوو لای بە یەکسانی بجوڵێ و هەردوو لای بە یەکسانی بەهێز بێت نەوەکو لایەکی بە تاڵەتی بکەوێت و بەرەو لاوازی بڕوە لایەکیشی کێشەی نەبێت بێگومانەوە کێشەیەکی گەورەیە بۆیە بەردەما و خۆتان ڕابهێنن کە هەردوولا بەکار بهێنن. زۆر ڕاستە جالیندا بدڵنیەوە ئەگەر بۆ نمونە تۆ دیقەت بە کاتێک کەسێک بەلایەک نانەخوا بۆ نمونە من بەلای ڕاستیاتر نانەخۆم سێری دانەکانی لای چەپێکە زۆربەی دانەکانی لای چەپێک کلۆر بووە چونکە خۆی ئەگەر تۆ بەلای ڕاستێنان بخۆی یارمەتی دەرێکە بۆەوەی کە ئەو لایەت بە بەردەوامی پاک بێتەوە تۆ هەرچنانێک خۆی بۆ نمونە سێوێکە خۆی بەلای ڕاستە پاکە بێتەوە لای چەپت پاک نابێتەوە بۆیە هۆکارە دیقەت بن ئەو کەسانی کە بەلایەک نانەخۆن خویان گرتووە لاکەی تریان زۆربەی جار تووشی کلۆری و کێشە و هەم پوک و هەم ئێسک و هەم ددانەکانیش ئەبێتەوە. جالیندا پێم باشە بچینە یەکێک لە هەواڵە زۆ تایبەتەکانمان کە ئێمە بە بەردەوامی لە پرۆگرامی کورسا تەندروستیە بەرەو پێشچوونە تازەکانی بابەتی تەندروستیە خینەوە هێرشەوە بە خۆشحاڵیەوە لە تازەترین توێژینەوەکانە تازەترین بەرەو پێشچوونی لایەنی لە نەشتەرگەری تایبەت بە شەویلگە و ڕووە باس کردووە کە هەواڵێکی خۆشی بۆ هێناین و ئامێرێکی سێڕەهەندی زۆر تایبەت هێنراوە تا کارە و خزمەت بە پزیشکان بکات کە بتوانێت باشترکردنی حاڵەتی نەشتەرگەرەکانی تایبەت بە شەویلگە و ڕۆ زۆر ئاسانتر بکرێت. جابا بەیەکەوە زانایی زیاتر وەرگین لەم هەواڵەوە فەرموون. لە هەواڵێکی تەکنەلۆژی و پزیشکیدا سنتەری مایۆکلینیک سەرکەوتنی جۆرە نەشتەرگەریەکی نوێی ڕاگەیان کە تیایدا تەکنەلۆژیای ژیری دەستکرد و تەکنەلۆژیای سێڕەهەندی بەکاردێت بۆ چاکردنەوەی شێواویەتوندەکانی شەویلگە ئەم پێشکەوتنە هیوایەکی گەورە بوو ئەو کەسانە دەگەڕێنێتەوە کە بەهۆی ڕوودا و یاخود شێرپەنجە یاخود ناتەواوی زگماکیەوە بەشێکی شەویلگەیان لەدەستداوە. لە ڕابردوودا نەشتەرگەری بنیادنانەوەی شەویلگە پرۆسەیەکی زۆر ئاڵۆز بوو زۆرجار ئێسک لە قاچ یان حەوز وەردەگیرە بەڵام ئێستا پزیشکان دەتوانن پارچەیەکی تەواو هاوشێوەی شەویلگەی نەخۆشەکە لە مادەی تیتانیۆمی زیندەیی گونجاو یان مادەی سیرامیکی تایبەت دروست بکەن ئەم پارچە دروستکراوە بە وردی لەگەڵ دەموچاوی نەخۆشەکەدا دەگونجێت ئەمەش کاتی نەشتەرگەری لە 10 کاتژمێرەوە بۆ 3 کاتژمێر کەم کردوێتەوە. جا دکتۆر ڕۆبەرت چان سپۆری نەشتەرگەری شەویلگەی و ڕایگەاندووە ئێمە ئێستا دەتوانین پێش ئەوەی نەخۆشەکە بچێتە ژووری نەشتەرگەریەوە هەموو پرۆسەکە بە شێوازێکی دیجیتاڵی ببینین و زیرەکی دەستکرد یارمەتیمان دەدات شوێنی دەمارەکان و لولەکانی خوێن بە وردی دیاری بکەین تا هیچ زیانێکی بەرنەکەوێت وەم تەکنەلۆژیایە نەک تەنها شێوەی دەموچاو دەگەڕێنێتەوە بەڵکو توانای جوین و قسەکردن بە ڕێژەی لە سایانەوە بۆ نەخۆشەکە چاکتر دەکاتەوە. ئەم پێشکەوتنە تەنها بۆ نەشتەرگەریە گەورەکان نییە بەڵکو لە بواری ڕێکردنی شەویلگەشدا بەکاردێت بۆ کەسانی کێشەی نایەکسانی شەویلگەی سەرەوە و خوارەوەیان هەیە. بەکارهێنانی قاڵبی دروستکراوی سێڕەهەندی وای کردووە کە ڕێژەی سەرکەوتنی نەشتەرگەریەکان بگاتە ئاستێکی پێوانەی و ماوەی چەکبوونەوەی نەخۆش بە ڕێژەی نیوە کەم ببێتەوە. پزیشکان پێشبینی دەکەن لە 5 ساڵی داهاتوودا تەکنەلۆژیایە ببێتە ستانداردێکی جیهانی و تێچووی چارەسەری کێشە ئاڵۆزەکانی شەویلگە بە شێوەیەکی بەرچاو دابەزێنێت.
جا ئازیزانم زۆر بابەتی تر هەیە کە باسی بکەین و زۆر بەورتر سەبارەت بە بابەتەکە بدوین و زۆر پرسیار هەیە کە ئێوە هەتانە و ئێمە لێرە لە دکتۆریەکەین بەڵام دوای ئەم وچانە لەگەڵمانە بن. ئازیزانم دووبارە سڵاو ئەنجا بۆی زیاتر باسی بابەتەکەمان بکەین کە شکانی شەویلگە و تێکچوونەکانە کە تووشی شەویلگا بێ میوانداری زۆر بەڕێز دکتۆر بەیاجەزا پسپۆڕی نەشتەرگەری شەویلگە و ڕوخسارمان کردووە. دکتۆر بەخێر بیت. دکتۆر ئەمە بۆ دەست پێ بکەم ئەو تێکچوونانە چین کە تووشی شەویلگا بن بەگشتی و باسی شکانی شەویلگەمان بۆ بکەیت. زۆر سپاس. شکانی شەویلگە وەکو دیارە ناوی خۆی بەخۆیەتی هەر شەویلگە نیە ڕوخساریشی لەگەڵ ئەبێت. باشە شکانەکان ئەگەر بمانەوەیە پێناسەیەکی بکەین چەند ئەبێ پۆلێنیکەین پێشوەخت بۆ نمونە ڕوخسارەکە ئەکەین بە چەند بەشێکەوە بەشی سەرەوە بەشی ناوەڕاست بەشی خوارەوە بەشی سەرەوە شکانی ئێسکی کاسەی سەرەگرێتەوە بەشی ناوەڕاست چاو لوت و ئێسکی ڕوومەت و ئێسکی شەویلگی سەرەوە شکانی بەشی خواریشەوە ئێسکی شەویلگی خوارەوە و جونگەی شەویلگاگرێتەوە. ئەمە وەکو پێناسەیەک وەکو هۆکارەکانیشی وا دیارە کە بەهۆی زەبرەوە بێت زۆربەی کات کەوتنێکە شەڕێکی بینی چەند کەسێکە بۆ نمونە وەرزشە یاخود ئەوانەی ئێسکە نەرمیان هەیە بە ئاسانی تووشی نەخۆشیەکە بن یاخود تیومەرێک یان وەرەمێک لە دەمیانە هەیە بە ئاسانیشکێ ئەوەش هۆکارەکانەتی بەشێوی باش. دکتۆر چه کاریگەریەکی دەرەکی و ناوەکی هەیە کە تایبەت بەوەی کە بێتە هۆکارێک بۆ تێکچوونی لایەنی شەویلگە کە هەم لە گەورە و هەم لە مناڵانیش زۆربەی جار پرسیاری ئەوە ئاکەن کە تێکچوونێک لە شێوازی شەویلگی ئەم کەسەیە هەیە با بڵین کاریگەرە گشتەکان کە بۆ هەم مناڵ و هەم گەورە ساڵان بۆ هۆکارێک بۆ تێکچوون بە شەویلگە کامانن. بەڵێ بە شێوەیەکی گشتی هۆکارە دەرەکیەکانی کە وەکو باست کرد ئەو هۆکارانە بوون کە وتمان بەرکەوتنە یان زەبرێکە کە بەریەکەوێت دەبێتە هۆی شکاندنیان لەکترازانی ئێسکەکە و لە کاتی گەشەی کەسەکە بێتە هۆی ناڕەکی بەڵام هۆکارە ناوەکیەکانیش زۆرن بە شێوەیەکی گشتی و بە شێوەیەکی عام زیاتر ئیلاقان بە نەخۆشیەکانەوە هەیە وەکو بۆ نمونە ئەوانەی کە پێیانەوترێت کۆنەکتیڤ تیشو دیزیزز یعنی ئەوانەی کە ئیلاقان بە بۆ نمونە ڕۆماتیزمەیە ئێسکە نەرمەیە بۆ نمونە هەنێک کەس هەیە کە نەخۆشی سندرەمی هەیە نازان بە کوردی بڵم چی سندرەمەکان ئەوەی کە چەند هۆکارێک بێتە هۆی دروستبوونی چەند نەخۆشیەکی جێنێتیکی یعنی بۆ ماوەی ئەبنە هۆکاری ناڕەکی. بەڵێ دەستخۆش دکتۆر ئەمێ باسی ئەوە بکەم ئایا هیچ چارەسەرێکی یاخود کردارێکی چارەسەری ددان هەیە کە کاریگەری بکاتە سەر شەویلگەکانمان کاریگەری نەرێنی بکاتە سەر شەویلگەکانمان لە داهاتوودا؟ بەڵێ من نامەوێ بڵێم چارەسەری ددان ئەبێتە هۆی ناڕێکی یاخود چۆنەڵی خەڵک بترسێنم لەوەی کە بڵێم کە ددان ئەبێتە هۆی بەڵام بە شێوەیەکی عام ئەو پرۆسیجەرانی یاخود ئەو کردارانی کە بۆ دانەکرێ بۆ نمونە پێویستی بە دەمکردنەوەیکی زۆرە بۆ ماوەکی درێژخایەن لەوانەیە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ کاریکەری لەسەر جونگەی شەویلگە هەبێ بێتە هۆی ناڕێکی لە مستەقبلە. زۆر چاکە. دکتۆر دەرچوونی شەویلگە زۆربەی جار لە ڕووداوەکانی هاتوچۆیە بیستومانەکە کەسێک خوانەخواستە تووشی ڕووداوێکی هاتوچۆ یاخود لە ماتۆرسکیلێکە یاخود بە پاسکیلێکە ئەکەوێت تووشی تێکشکان و یاخود دەرچوونی شەویلگەی ئەوێتەوە. ئێوە لە پسپۆرەکەتانە کە تایبەت بە نەشتەرگەری شەویلگە و ڕووە باسێکمان لەو بگوت کە ڕۆژانە چەند جار تووشی ئەم حاڵەتانە بنەوە و قورسرین حاڵەت کە تەیە کەسێک تووشی بێتەوە و قورسین حاڵەت بێ کە بەڕێستان بینی بێتن کامانن. بەڵێ وەکو دەرچوونی شەویلگە هەنە جار بەبێ زەبر دەرچوون تووشە بێ بۆ نمونە وەکو باسمان کرد هەنێ نەخۆشیەوەکو ئەتوانم ئەگەر بڵێم ناوی ئەهلەر دانلۆ سندرەمە ئەوانە کە پێیانترێ لوز جۆین یعنی خۆیان هەموو جسمیان جونگەکانیان دەرچوونیان هەیە ئەو حاڵەتانە هەیە بەڵام وەکو تر وەکو زەبر و ئەوانە دەرچوون دروستەکە بەڵام هەنێکیان هەیە خۆشبەختانە نابنە هۆی شکاوی بەڵام هەنێ حاڵەتی تر هەیە شکاویان هەیە یعنی شکاوی دروستەکە خراپترین نوعەکانیش ئەوانن کە جونگەی شەویلگەیان ئەشکێت چونکە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر سنتری گەشەی کەسەکە بێت لە مستەقبەلە احتیمالە بێتە هۆی پێکەوەلەکانی ئێسکی شەویلگەکە بە کاسی سەرەوە پێویستی بە عملیاتی گەورە بێ بۆی لە یەک بترازێتەوە و بیان خەیتەوە باری ئاسایی خۆی و لە هەمان حاڵەتە لە هەمووی خراپتر ئەوەیە کە ئەگەر نەخۆشەکە مناڵ بێت
چکە مناڵ بەڕاستی لە سێ بابەتی گەورە جیاوازن لە کەسانی گەورە هەم لە بابەتی سایکۆلۆجیکەڵی ینی لە بابەتی دەرونیە مناڵ ینی بە بەسیترین شت زۆرەگری ینی کۆنتترۆل ناکرێت دایک و باوکی لەوانێ زۆر بەشڵەژێن لەلایانی سایکۆلۆژیەوە زۆر جیاوازن لەلایەنێکی تریشەوە بۆ نمونە لەلایەنی ئەناتۆمی یاخود توێکاری پێڵێن مناڵ زۆر فەرقی هەیە لەگەڵ گەورەیە هەموو ئەندامەکانی بچکۆلەترن ینی ناسکترن ینی ئێسکیان ناسکترە لەوانێ بە بچووکترین زەربە بشکێت بە بچووکترین زەربە بۆ منە گریانەکەی وای لێ بکبی شارێتەوە ئەتوانین بەو شێوە لەلایانی سێمیشان فیسیۆلۆجیکەڵی ینی لە بابەتی فەسلەجەی جسمیشانەوە هەم فەرقان هەیە بۆ نمونە بە بەسیترین خوێنبەربوون لەوانێت تووشی شۆک ببن و گیانیان لەدەست بدەن ینی ئێستا گەر کەسێکی گەورە لە 160 بۆ 70 کیلۆگرامێکی جسمی خوێن بێ مناڵ لە 180 زیاتری خوێنە لەوانێ پیاڵێک خوێن لە مناڵ ئەگەر بڕژێت ببێتە هۆی کلاس تو شۆک ینی ببێتە یان بڕوا بۆ کلاستری شۆک کە بکاتە حاڵەتێکە دوایی ئاستەم بێبی گەڕێنیتەوە باری ئاسایی لەوانە گیان لەدەست بدەن. ڕاستە دەستخۆش دکتۆر ئەمێ باسی چارەسەریەکان بکەین چارەسەریەکان لە ئێستا گەشتون بە کوێ پێشکەوتنەکان لە کوێن بەتایبەت بۆ شکانی شەویلگا چارەسەرەکان زۆر بوون خۆشبەختانە و چارەسەرەکان ئەگەر لە کۆنەوە پیابین تاوەکو تازە جاران ئەو جۆرە ینی بۆ منە بەداخستنی دەم چارەسەریانە کرد پیاوەترە ئینتەرمەگزیلەری فیکسیشن بۆ منە بە وایەرێک و تەقییمێکدایانەوە ئێستا هەردا ئەندێ ینی ئێستا ژەر ڕۆژانە بەکارین و زۆری ئاعتیمادەکەینە سەر دوا بە دوای ئەوە بە وایەرین ینی بە تەلی ستینلستیل ئەتوانی شکاوەکان بنووسێنەوە بلکێنەوە بەکتری و لە ساڵی 60ەکانە ئیتر پلاتین هاتە ناو بوارەکەەوە پلاتین و بڕغووی پلاتینی لە ئێستا شتەکە زیاتر تەقەدمی کردو توانین لە ڕێی تیشکی تایبەتەوە بۆ 3D تیسکانەوە بتوانین کاسەی سەری نەخۆشەکە پرێنت بکەین بێنینە بەرچاو خۆمان و شکاوەکانیان بە تەواوەتی تەشخیص بکەین و ینی بیبینین و بە پێی جۆری شکاوەکانیان بتوانین پلێتیان بە کۆمپیوتەر بۆ دروستکەین ینی پلاتینەکەیان بە کۆمپیوتەر بۆ دروستکەین بۆی بتوانین بە تەواوەتی بیان خێنەوە شوێنی خۆی لە ئێستاشا شتێکی تر هەیە هەر بابەت ئەمە چەنە تازە نییە ئەوانە پێوترێ ریزۆربەبڵ پلیتس ینی ئەو پلاتینانەی کە ناتوان بڵێن پلاتینە مادەیەکە کە خۆی ئەبێتەوە بە گۆشت دواتر لەوانێ پێویست بە لابردن نەکات ئەوەش هەیە زۆر دکتۆر ئەمە تایبەت بە چارەسەرەکانی کە بەڕێستان بۆیان ئەنجامیان زۆربەی جار کاتێکە کەسێک تووشی خۆی تووشی ڕووداوێکی هاتوچۆ یاخود تووشی دەرچوونی شەویلگا بێ کەسانی چواردەوری لەوانەیە هەنیشتی بۆ ئەنجام بن کە حاڵتەکەی خراپترکە دۆزێک باز لەوە بکەین فریاگوزە سەرەتایەکان ئەگەر بۆ نمونە کەسێک تووشی ڕووداوێکی هاتوچۆ بۆ هەست بەواکەن کە تێکچوونی شەویلگە و شکانی شەویلگەی هەیە یاخود ئەگەر بەبێ ڕووداوێکی هاتوشۆش کەسێک شەویلگەی دەرچێت زۆربەی جار بەدەستی چواردەور بۆیان نەخەنەوە شوێنی خۆی ئەتوانرێ بەدەست کەسێک شەویلگەی دەرچێ بخرێتەوە شوێنی خۆی با لە پرسیاری ئاخیرەوە دەست پێ بکەین من پێشنیاریەوە ناکەم بەڕاستی کە سوکاری نەخۆشەکە بچن شەویلگەکە بخەنەوە شوێنی خۆی لەوانەیە شکاوێکی درزێکی شتێکی بەسیتی بۆ دروست بووبێ لەو کاتیا زەختیلەکان خراپتریکەن یاخود لەوانەیە شکاوێکی بۆ دروست بووبێ بە جوڵاندنی ئێسکی شەویلگەکە دەمارەکەی بقرتێنن یعنی ببێتە هۆی ئەوەی کە ماکێکی درێژخان یاخود هەمیشەیی بەجێبێڵن لە ڕوخساری نەخۆشەکەیە بەڵام وەکو فریاگوزاری سەرەتایی بەڵێ هەموو تاکێکی ئێمە پێویستە زانیاری و ڕۆشنبیری ئەوەی هەبێکە فریاگوزاری سەرەتایی بزانێت بە تایبەتی ئەگەر من داتای وڵاتی ئەمریکا بێنم لە 140 وڵاتی ئەمریکا زانیاری تەواویان هەیە لەسەر فریاگوزاری سەرەتایی ئەگەر پزیشک بن یاخود پزیشک نە من لەبەر ئەوە پێویستە من پێشنیاریەکەم ینی لە ڕێی کەناڵەکانی ئێوە و کەناڵەکانی ترەوە کە ڕۆژانە بەرنامە بکرێت سەر ئەو بابەتە چکە بەڕاستی ئەبێتە هۆی ڕزگارکردنی گیانی چەنەها کەس لەبەرەوە ئەبێ من لەگەڵ ئەوەیان نام کە فریاگوزاری سەرەتایی بۆ بکرێ بەس بەڵام لەگەڵ ئەوە نیم هەوڵ بەی فریاگوزاری کۆتایی بۆ بکەیوە فریاگوزاری سەرەتایی چی ینی بەرمونە یەکەم شت کە سوکاری نەخۆشەکە چی بکەین جا پرسیارێکی خۆشمەوە بوو چکە و پرسیارم لە قسەکەی تەوە بوات کاتێک کە نەخۆشەکەی بۆلاتان یەکەم شت چی بۆکەن بەڵێ وەکو بابەتی ئەوەی کە سوکاری نەخۆشەکە چی بکەن پێویستە بە زووترین کات بیگەن نەخۆشخانەیە خۆت تەلەفۆنکەن بە ئەمبوڵانسەوە بانیکەن بەڵام ئەگەر خۆیان بردیان بۆ نەخۆشخانە بێت زۆر بە وریایی و هەڵیگرن و کە لەوانەیە شکاندنی ئێسکی
بڕبڕەکانی سەرەوە بە هیملی بێ کەەوە لەوانەیە ببێتە هۆی ئەوەی کە خوا نەخواستە نەخۆشەکە تووشی لە دەستدانی هەناسە بێ لەوانێ بخرتێ دەمارێکی بخرتیان شەلەلی دەستەکانیان هەر چوارپەلی ببێ ئەبێ زۆر زۆر بەوریایەوە مامەڵی لەگەڵا بکرێ بەڵام وەکو خۆمان ئێمە کە یەک نەخۆشە گێتە لامان بۆ ئەوی یەکەم جارچی بۆکەین ئێمە شتێک هەیە پێوترێ ئەتلەسی پێوتری ئەدڤانس ترۆمە لایف سەپۆرت کە ABCDE ئەگرێتەوە ئێمە وا لە بەرمان کردەوە لە کتێبەوە نووسراوە یەکەم جار ئەبێ بزانین کەسەکە لە هۆش خۆی چویان خودنا ئەگە لە هۆش خۆی بوو ئەوەی فریاگوزاری سەرەتایەکی بۆکەین ئەوەی کە دوو جەرفۆکەین بەدەمیا و بەدەست هەناسەدانی تەنەفس سنائی پێوتری هەناسەدانی دەست کرد و ئەبێ بە دوای یەکەم شت بە دوای هەناسەیە بگەڕین بزانین ئەم کەسە هەناسەیان نیەت ئەگەر نەیبوو بەو شێوەیە چارەسەرێکین دوایەوە بۆ منە خوێنبەربوون بە دوای گەڕین دوایەوە ئەبێ سێری جسمی بکەین بە تەواتی بزانین هیچ فریایکەوین بۆ منە کانۆلایەکی بۆ دابنین ئەم شتانە دوایەوە بۆ منە کەسەکە لەوانەیە ئەگەر سێرکەین بزانین جستی هیچ شوێنێکی تری زەبرێکی بەرنەکەوتووە فاسی بە تەواتی جستێکین و زائیدەن ئاخر شت ئەوەیە کە بە دوای ئەوە بگەڕین بزای ئەم کەسە پەلەکانی جوڵێ بۆ منە دفستی هەیە هیچ نیۆرۆلۆجیکال دفستیانە ئەمە پێوترێ پرایمەری سێرڤی سێکەندەری سێرڤی ئەگەر نەخۆشەکە لەم ستێپانە دەرچوو چۆنەڵی سەلامەت بوو باری جێگیرکردن ستێوە ئەچین بۆ سەکەندەری سێرڤی کەوەیە ئەشیعی بۆ ئەگرین بۆ منە فاستی بۆکەن بۆ بزان هیچ بلیدینێکی نییە هیچ خوێنبەربوونێکی ناوەکی نییە لە دوایەوەی ئەو شتەکانی بۆ کراوە تەشخیصکرا تەرشەری سێرڤیمانە کە ئەو پێوتری دفینیتیڤ تریتمنت واتە چارەسەری کۆتایی ئیتر بۆ نمونە ئەیبیتە ئەمەلیاتەوە جوانکاریەکی بێوەیە بۆ نمونە پێکەوە لەکاندن پلاتین دانانێک شتێکی بێ ئەوە لە ئاخر خەتوە بۆ یەکەین دکتۆر ئێوە وەکو پزیشکێکی پسپۆر لە بابەتەکە کە کاتێک کەسێک تووشی زەبرێکە بێت و هۆکارە بۆ تێکشکانی شەویلگەی یا بۆ لای بەڕاستان ئێوە بیر لەواکەنەوە کە چۆن بتوانن شەویلگەکەی بۆ بێکۆ بکەن و تووشی هیچ زیانێکی دەماری و خوێنبەربوون نەبێت بەڵام لێرەیە چارەخوازەکە بیر لەوە شکاتەوە کە دواتر لایەنی جوانکاری بۆ سەر دەموچاوی کە بۆ نمونە ئەگەر تەقەڵی بۆ ئەنجام بدرێت شوێنی تەقەڵەکانی دەرنەکەوێ یاخود جێبرینەکەی شوێنێکی وای نەبێت کە دواتر کێشەی بۆ ڕوخساری دروست بکات کە ئێوە کاتێکە کەسێک یە بۆلاتان نەشتەگەری بۆ ئەنجامەیەن چۆنێک گرنگی بەلایانی جوانکاری بوو تایبەت بە کەسەکە ئەیەن بەڵێ وەکو دیارە زۆربەی ئەو بەشانی کە لە پزیشکیە خوێن بابەتی پزیشکی بابەتی جوانکاریشان خوێندەوە زۆربەی کات و هەنێک بەش هەیە بە تەواوەتی یعنی وەریگرتووە کورسی جوانکاری هەنێ بەش هەیە تۆزێ بە کاڵتر چکە لەوانەیە ئیشیەوان نەبێ و بە دڵنیاوە ئێمە وەکو نەشتەرگەری شەویلگە و ڕوخسار بەڵێ بە تاکید زۆر بە جوانی ئەتوان بڵێم تدریبمان کردو و ئیشمان لەسەر بابەتی جوانکاری کردو چکە بەڕاستی ڕوخسار گرنگترین بەشی ئینسانە لە ڕووی جوانکاریەوە بۆ چارەخوازەکانمان ئێمە بە تەواوەتی بە تاکید دوای جێگیرکردنی گیانی نەخۆشەکە بە شێوەیەکی زۆر بەرچاو ئەبێ ڕەچای بکەین بابەتی جوانکاری بۆ نەخۆشەکە بەڵێ دەستخۆش دکتۆرەمێ بابەتێکی تر باس بکەم ئەویشەوەیە ئایا دوای نەشتەرگەریەکە نەخۆشەکە دوای چەندێک ئەتوانێت بێتەوە سەر ژیانی ئاسایی خۆی واتە شەویلگەی وەکو کەسێکی ئاسایی بەکاربهێنێت بەڵێ زۆربەی لە خۆی لە فەسلەجەی جسمی ئینسانە هەموو بەشێکی ئینسان فەسلەجەیەکی تایبەتی خۆی هەیە لەبەرەوە ئێسقانیش ئێسکی ڕوخسار تۆزێ زووتر پێکەوە ئەلیکێتەوە بە بەراورد لە ئێسکەکانی تری جەستەی ئینسان ئێسکی ڕوخسار تقریباً لە ماوەی 14 ڕۆژە ئەبێ لە ماوەی 14 ڕۆژە ئیشی بۆ بکرێ ئەگینا بە شێوەیەکی خواریەکە گرێتەوە لاوانیان لەک نەگرێتەوە ئەگەر ئێسکەکان لێک دوور بن لەبەرەوە بێت لە 14 ڕۆژ یەکەمە بەلایانی کەمەوە ئیشی بۆ بکرێ بەڵام هەنێکی سێ ئەچێتە ICU ئەچێتە چاودێری چڕەوە جاری وای تۆ ناتوانانی ئیشی بۆکەی پاش ئەوە ئەبێ بێتەوە جایکتر بیشکێنیتەوە بە شێوەیەکی جوان بینوسێنیتەوە بێکەوە بەڵام وەکو لکانەوەکە کەوتمان 14 ڕۆژ لەبەرەوەی لکانەوەی سەرەتایی لە 14 ڕۆژە دەست پێکە پێوتر پرایمەری کالاس یعنی ئێسکی دروسە بێت لە بینی شکاوێکە بەڵام نەرم ئێسکی نەرمە هەمووی فایبەر وشتی وایە لە خلالی مانگونی بۆ 2 مانگە ئەم ئێسکە هارد کالەس دروسە بێ ئەنجا بەڕقیەکە گرێ و لە خلالی 6 مانگە یعنی تقریبا دوای مانگونیەکەش ئەشعی بۆ بگری درزی شکاوەکە هەر دیارە بەس چاک بۆتەوە لە خلالی 6 مانگە ئەنجا ماینەڕاڵەکان واتە کانزاکانی وەکو فۆسفات و کالیسۆم لە بینی دەنگکۆڵە و کوونەوردەکانی
شکایەکە کۆ بنەوە ئەنج ئەشیای واگری سێرەکەی نەماوە شکایەکە لەبەرەوە لە تا ماوەی 2 مانگی ڕێکی پێویستە کە نەخۆشەکە ئێسکەکەی لە حیم بێتەوە. زۆر چاکە دکتۆر وەک زانیاری بەڕێستانە کە لەی سەر بەشێکی هەستیار و گرنگە لە ڕووی دەمارەکانی شەو کۆمەڵە دەماری زۆر هەستیار و گرنگی تایە و کاتێک کەسێک تووشی زەبرێکە بێت لەوانەیە زیان بەیەکێک لەم دەمارانە بگات لەوانەیە کەسەکە تووشی ئیفلیجی یاخود لە دەستانی تەواوی کۆتایی دەمارەکەی بێت ئەگەری هەیە کاتێک کەسێک تووشی ڕووداوێکە بێت بە تەواوەتی تووشی ئیفلیجی بێت بەدڵنیاییەوە کە بەڵام بەدڵنیایەوە کاریگەری هەمیشەی هەیە ینی دەمارشڕان هەیە ینیەوە شتێکە ناتوان بڵێ مناقشە بەڵام بە خۆشحاڵیەوە زۆربیان کاتین ینی زۆربیان ئەو بڵێن جوڵەی ماسوولکەکانی ڕوخساریان کە عیلاقی بە دەمارەکەوەیە کە شەلەلێکیان تووشە بێت لە دەموچیان دوای زەبرێک زۆربەی کاتیە بەڵام پچڕانیش هەبووە لە هەمان کاتە بەڵام خۆشبەختانە چارەسەری هەیە. دەستخۆش دکتۆرمە پێمان بڵێ ڕێنمایی تۆ چیە بۆ هاوڵاتیان بۆ ئەوەی کە ئەو ئێسکە گرنگەی دەموچاو و ڕوخساریان بپارێزن. ڕێنمایەکەم ئەوەیە کە هیچ کەسێک هیچ زەبرێکی ڕوخسار بە ئاسانی وەرنەگرێ بەڕاست لەوانەیە تۆ ئاوسایەکی بچکۆلە ببینی بەڵام لە ژێرەوە شکاوێکی زۆر کاریگەر هەبێ بۆ نمونە ئەوانی کاسی سریانشکێ لەوانەیە کەسەکە عیبی نەبێت لە ماوەی 24 ساعتە لەوانی لە هۆش خۆی بچێت و چۆنەڵی تووشی حاڵەتێ بێ ئیتر دوایی نەگەڕێتەوە شوێنی خۆی. لەبەرەوە هیوادارم هاوڵاتیان هەموو ئەو هۆکارانی کە ئەبنە هۆی کێشە دروستکردن و ڕوودانی هاتوچۆ کەم بکەنەوە لەبەر وەکو بۆ نمونە وەرگرتنی کوحول ئەوانە لە کاتی لێخوڕی هین نەکەن یعنی چۆنڵی ئەو شتانە نەکەن ئاگان لە ڕێگەکە بێ مۆبایل بەکار نێنن بەڕاستی ئەمانە ژیان هەمووی لە حەزاتە ینی هەمووی چرکە ساتێکە تۆ لەوانەیە سێرێکی مۆبایلەکەی وەبزانی لە لای تۆ 2 چرکە کەمە بەس بەڵام لەوانەیە کارەساتێکی زۆر گەورە ڕووبات لەبەرەوە هیوادارم هەموو شتێک بە جددی وەربگیرە. دکتۆرەگەر باسێک لە تایبەت بە مناڵان بکەین زۆربەی دایک و باوکان خەمی ئەویانە کاتێک کە مناڵەکان خوا نەخواستە ئەکەوێت و ژێر چەناگەیان بەر شتێ ئەکەوێ زۆر ترسیان بەوەی تووشی شکانێک و تێکچوونی شەویلگە و چواردەوری ئێسکەکانی دەمودانیان بن لێرەیە ئەگەر دایکێک ترسی لەوە هەبوو خوانەخواستەکە مناڵەکەی زەبرێکی هەبوو لە کاتی مناڵیە بۆ نمونە لە ساڵ و 2 ساڵیە کاتێک ئەکەوێ سەری بەر شتەیەکەوێ ڕاستەخۆ پێویستەکە سەردانی بکات بۆ پزیشکی پسپۆڕ و هەنێ ئەشیعی تایبەتی بۆ ئەنجام بات بەدڵنیاییەوە ئەگەر زەبرەکە بەر سەری نەخۆش بکەیە بە تایبەتی مناڵان زۆر جار پۆلیسیەکە لە عالەمە وایە ئەبێ نەخۆشەکە بەلایانی کەمەوە 24 ساعت بمێنێتەوە لە خەر نەخۆشخانە ئەگەر هیچ کێشێکی نەبێت و چەند جارێکیش لەوانەیە ئەشیعی تەنووری بۆ دووبارەکەنەوە لەوانەیە لەو دەقەیە تووشی خوێنبەربوون نەبێت بەس بەڵام دوای 7 ساعتیکە لەوانەیە توش ببێت ینی ئەبێ بمێنێتەوە و مناڵانی ژۆک و باسمان کرد لەو سێ هۆکارە گەورەیە زۆر جیاوازن مناڵ زۆر ناسکە و بەسیترین شت درزێکی بچکۆلە لەوانەیە بێتەوەی ناڕێکێکی زۆر گەورە لە مستەقبەلە و پێویست بە نەشتەرگەری زۆر گەورە بکات لە یاخود تەسیر کاتە سەر لایانی سایکۆلۆژیای لە مستەقبەلە. بەڵێ دەستخۆش دکتۆر زۆر سپاس کە ئەوڕۆ لەگەڵمانە بووی زۆر سپاس دەکەین زۆر بەخێر بێت ئازیزانم بەم شێوە هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان هیوادارم سوودتان وەرگرت بێت هەردەم تەندروست باش و دەروون دروست بن خواتان لەگەڵ. دووبارە دکتۆر زۆ سپاس بۆهاتن و زۆ خۆشحاڵ بووین بۆ زانەکانە زۆ سپاس دەکەین دکتۆر بەیاد ڕێزا پزیشکی پسپۆڕی شەویلگە و دووبارە زۆ بەخێر هاتین ئەزیزانم ئێمەش هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان تا کۆمەڵێ بابەت و پرۆگرامی تایبەتتر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێ.